خاتوو ڕۆژین مکریانی ئەو جۆرەی کە منیان ئاگادار کردوەوە چالاکی سیاسی. بەڵێ خاتوو ڕۆژینم کاتت باش زۆر سپاس دەکەین بۆی کە بەشداری بەنامەی ڕاستەوخۆی ئەمڕۆی تلویزیۆنی کۆمەڵە بە. ئەم کاتەیەوە باش و هەروەها سلااو ڕێزم هەیە بۆ بینەران و بیسەرانتان و هەروەها پێم خۆشەگەر ئیجازە بدەن لێرەدا دوو ڕێبەندانەوە پیرۆزبایی هەفتانهەمین ساڵ ڕۆژی ئەمڕۆ دامەزراندنی کۆماری کوردستانە لە مەهاباد. پێم خۆشە پیرۆزبایی لەگەلی کورد لە تەواوی کوردستان بکەم و لە تەواوی دۆستان و یارانی کورد. بەڵێ زۆر سپاس لامین شوات پیرۆزباییتان لێ دەکەین کە خاتوو ڕۆژین با لێرەوە دەست پێ بکەین. ئەگەر ئێمە چاو لە وەزعیەتی کۆماری ئیسلامی بکەین، ینی سیاسەتەکانی لە دەرەوە کولەن ڕوو بە شکست بوو. ئەگەر لە ناو خۆش چاوی لێ بکەین چ لە بواری ئابووری چ لە بواری ئەم بڵین داواکاریانە و کە ویستی و داخوازیانەی کە خودی کۆمەلگا هەیەی بێتوانایە، بەڵام بازم بەو حاڵەوە دەست دەبا بۆ دەرکردنی سزای ئێدام. ئەم مانگرتنە ئەگەر من پرسیارەکە لێرە ئاو دەست پێ بکەم، ئەم بانگەوازی مانگرتنەکە بۆ ڕۆژی چوارشەممە سێ ڕێبەندان لەلایەن هەموو حیزب و لایەنە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەرکراوە. لەم بارودۆخە مێژووی کۆمەڵایەتیەکە سەرەتا باسم کرد چ گرنگیەکی هەیە و دەبێت چی بکرێت، شکارێ بکرێت کە ئیتر هیچی دیکە لەوە ڕێگە نەدرێت کە کۆماری ئیسلامیەوە بەڕاحەتی بتوانێت دەست بێت بۆ دەرکردنی حکمێکی ئاوە نامڕۆڤانە. بەڵێ ئێوە زۆر بە جوانی ئاماژەتان پێ کرد. ئێمە لە قۆناغیا لە پێواژوویەکی بەڕاستی زۆر هەستیار داین شەپۆلی لە گۆڕانکاری جۆراجۆر لە ئاستی جیهان و بەتاوە لە ڕۆژهەڵاتی ناوین و لە دەوروبەری ئەو وڵاتان و دەوڵەتانی داژیکەری کوردستان دەستی پێ کردووە و ئەوە بخۆی هەستیارەیەکی سیاسی یەکجار زۆری بۆدواوەیە. بەڵام پێش ئەوەی کە بگەڕێنە سەر ئەوەی گرنگی با بڵین بانگەوازی بۆ مانگرتنێکی گشتی بۆ سپێنێ واتە ڕۆژی سێ ڕێبەندان چوارشەممە لە ڕۆژهەڵات لە بواری سیاسیەوە بەڕاستی ڕەهەندی جیاوازی هەیە. دەتوانین لە ڕوانگای جیاوازەوە ئێمە شرۆڤەی بۆ بکەین و باسی بکەین چۆن دەتوانێت یارمەتیدەری بارودۆخی سیاسی ڕۆژهەڵات بێت. بەڵام گرنگی ئەم بانگەوازە پێش هەموو شتێک هەر بەکو ئێستا ئێوە بخۆتان ئاماژەتان پێداوە هاوکارتان ئاماژەی پێدا پێش ئێوە ئەوەیە کە بۆ ئەوەی پەیامێک بۆ کۆماری ئیسلامی دەربخەن کە ئێمە هەروەها بە ئاسان ئیجازەی ئەم کۆماری ئیسلامی ئێران نادین کە ڕۆڵە عەزیزەکانمان ئەوە بە ئاسانی حکمی سێداریان بۆ بەسەردا پسە پێنێت و هەروە ئاسان بتوانێت حکمانە جێبەجێ بکەوە. ئەگەر بێت و شتێکی وا بێت بەڕاستی ڕۆژهەڵات بێدەنگ نابێت و کاردانەوەیەکی یەکجار زۆر گەورەی سیاسی بۆ ڕژیمی کۆماری ئیسلامی دەبێت و ئەوە پێش هەموو شتێک ئەوەیە کە ئێمە دژ بە ئەم حکمانین و لە بەرامبەریدا ڕادەوەستین بەرامبەر ئەو شتانە. بەڵام ئەگەر بگەڕێنەوە سەر ئەوەی کە بەڕاستی ئەو با بڵێن بانگەوازە لێرادا کە باز لە هاوگەراییەک باز لە دانیشتنێک کۆدەنگیەک بینی حیزبە سیاسەکانی کوردستان لە ڕۆژهەڵات دەکات ئەو بەڕاستی بۆ خۆی زۆر لە بواری هەم سیاسەتی کوردیدا و هەم لە ناو سیاسەتی ئێراندا و هەم لە بواری سیاسەتی جیهانی لە ئاسی نێودەوڵەتیدا دەتوانێت کارداناوەی سیاسی ئەرێنی بۆ کورد هەبێت. ئەگەر بگەڕێنەوە سەر سیاسەتی کوردی ئێمە دەزانین من هەمیشە باسمەوە کردووە ئێمە کاتێک باسی دۆخ و کێشەی کوردەکەین ئێمە دوو مەسەلەی کوردمان هەیە، دوو پرسی کوردمان هەیە. پرسی ناوخۆی کوردمان هەیە واتە پرسی بینی حیزبەکانی کوردستانمان هەیە کە ناکۆکی هەیە، ناتەبایی هەیە، نایەکریزی هەیە و لە هەمان کاتا پرسی کورد بەرامبەر بە دیژبەرانی کورد بەرامبەر بە داگیرکەرانی کورد کە بۆ خۆی ڕەهەندێکی ناودەوڵەتی هەیە، ڕەهەندێکی جیهانی هەیە. لە ئێستادا من پێم وایە هەمیشە هەڵبەتەوە زۆر ئاماژی پێدەکردێت کە بۆی کە پرسی کورد بەرامبەر بە دیژبەرانی چارەسەر بکەین پێشفەرزەکەی یا پێشگریمانەکەی هەلکردنی پرسی ناوخۆی کووردە یا بەواتایەکی دیکە ئەوەی کە حیزبە سیاسەکانی کورد بگەنە هاودەنگیە، بگەنە کۆدەنگیە، بگەنە سەر هێڵێکی دیاریکراوی سیاسی بۆ داهاتی ڕۆژهەڵات لە چارچێوەی جوغرافیای ئێرانdaوە بە گشتی کوردستاندا. ئێمە ئێستا گرنگی ئەو یەکگرتوویە تەنانەت لە ڕۆژاوای کوردستان دەبینین. ئێستا کە بارودۆخەکە ئاڵگۆڕی بەسەرداهاتووە یەکەم شتێکی کە مەسەلەن لە ئاسی جیهانیدا وەکو ئالمان و فەرانسە و تەنانەت ئەمریکا بە کوردەکان دەڵێ لە پێشا یەک بگرن، لە پێشا بگەنە کۆدەنگیەک جا بڕۆن بۆ بە دەمەشق. هەمان شتمان ئێستا لە باشووری کوردستانیشدا هەیە. ئەو هەڵمەرجەیەک لە باشووری کوردستان هەیە دەگەڕێتەوە تا ڕادەیەکی زۆر بۆ ناکۆکی نێو حیزبەکانی کە لەوێ لەسەرکارن و هەمان شت ئێمە لە ڕۆژهەڵاتدا تەنانەت لە
خودی بزوتنەوەی ژنجان ئازادیشدا ڕوبەڕووی بووینەوە ئێمە لە بزوتنەوەی ژنجان ئازادی ڕۆژهەڵات ڕۆڵێکی زۆر پێشەنگی هەبوو و هاودەنگیەک و کۆدەنگیەکی یەکجار زۆرمان لە ناوخۆ هەبوو بەڵام لە هەمان کادا ئەو هاودەنگێ نەیتوانی لە ناو حیزبە سیاسەکانی کوردیدا پەرەبستێنێت و ئەوە بووە خاڵێکی لاواز بۆی کە لە بواری سیاسیدا ئۆپۆزیسیۆنی با بڵین کوردی وەزنی سیاسی خۆی بەرامبەر بە ئۆپۆزیسیۆنی فارسی یا غێرە فارسی غێری کوردی لەدەست بدا و لێرەدا ئەگەر باسی ڕەهەندی سیاسی با بڵین ئەم کۆدەنگیەی حیزبە سیاسەکانی کورد لە ئاستی ئێراندا بکەین دەتوانێت ئاوا یارمەتیدەری دۆخی سیاسی ئێرانش بێ ئەو یەکگرتووی و کۆدەنگی بینی حیزبە سیاسەکانی ئێران ئێمە دەزانین ئەو هاوبەستگیەی کە لە ژینجان ئازادیدا دروست بوو کە ڕەهەندێکی فراملی هەبوو فرانەتەوەیی هەبوو تا ڕادەیەکش باش بوو بەڵام نەیتوانی گەشە بستێنێت ئەو هاوبەستگی توانی کۆماری ئیسلامی بەڕاستی بوونی بە لەرزە دەربێنێ ولی نەیتوانی بەرفرەوان بێتەوە و یەکێک لە هۆکارەکان کە نەیتوانی بەرفرەوان بێتەوە کێشەی نەتەوایەتی لە ناو جوغرافیای ئێراندا و بۆی کە دیسان بگەڕەمەوە سەر قسەکان کێشەی نەتەوایەتی بۆی کە چارەسەر بێت دەبێت کێشەی کورد لەوێدا چارەسەر بێت و کێشەی کوردش چارەسەر نابێت لە ئێراندا تا ئەوەی کە کێشەی ناوخۆی کورد چارەسەر نەبێت کەواتە کێشەی کورد چارەسەر بێت لە ناو خودی کوردە هاودەنگیەک هەبێت هەڵێکی سیاسی دیاریکردراو هەبێت دەتوانێت بێت کە یارمەتیدەری کە ئەو هاوبەستگیە بڵاو بێتەوە بەنەوە جوغرافیای سیاسی ئێراندا بەڵام لە هەمان کاتە لە ئاستی عەرسەی سیاسی جیهانیشدا ئەم کۆدەنگی نێوان حیزبەکانی کورد زۆر کاریگەری هەیە ئێمە چاولەکەن ئێستادی بەڵێ لە ئاستی جیهاندا بەڕاستی شەپۆلێکی یەکجار گۆڕانکاری سەری هەڵداوە زۆر بە خێرایی چۆن بینمان دوای بەتایبەت ئەو ڕووداوانی کە لە 7 ئۆکتۆبردا دەستی پێ کرد لوبنان ئەلان تەواو سەرکردایەتیەکی جیاوازی هەیە کە سووە لەگەڵ دنیای غەرب لەو بەرەوە چوز و ئەساد گۆڕدراو ئالوگۆڕی هاتە دی خەرێکی عێراق ئالوگۆڕی بێتی و ئەو شەپۆلی ئالوگۆڕیانە ئێرانش دەگرێتەوە ئەوەی کە چۆنی دەگرێتەوە تا چ ڕادەیەک دەگرێتەوە ئەوەی نادیارە بەڵام شەپۆلی گۆڕانکاری ئێرانش دەگرێتەوە و ئێستا ئەگەر حیزبەکانی کورد ئامادەکاری بۆ بکەن کۆدەنگیان هەبێت دەتوانن وەزنی سیاسی خۆیان لە ئاستی جیهانیشدا بەرز بکەنەوە و بەپێی ئەوەی کە ئەم حیزبە کوردیانە زیاتریان یا زۆربەیان با بڵێن ئەگەر هەمووشیان ناڵێن دموکراتیکن پێشکەوتو خوازن متەرەقین دەتوانن ببنە هەنگاوێکی سەرەکی بۆ داهاتوویەکی دموکراتیکی سیاسی لە ئێرانشدا بۆیە بە بڕوای من گرنگی یەکجار زۆری هەیە ئەو وازی بەگشتی مانگرتنە کە باسم کرد ئەمە ئەوەی کە حیزب و لایەنە سیاسیەکان ئەم کۆدەنگیە و ئەم بانگەوازە هاوبەشان دەرکرد زۆر دڵخۆشکەر بوو تایبەتەن بۆ خودی کۆمەلگای کوردستان و هیوادارم ئەمە هەنگایەک بۆ پلانی زیاتر بۆ ئەوەی کە بتوانن کاری هاوبەش و کۆدەنگی زیاتریان بێت بەڵام بام پرسیارێک لێرە بکەم خاتو ڕۆژین ئەگەر بینە سەر ڕۆڵی ژنان یانان ژنان و لاوان تایبەتەن کۆڵەکەی بزوتنەوەی ژینان و کۆڵەکەی ئێستای خودی کوردستانیشن بەڕێستان دەور و نەخشی ژنان چۆن ئەبینن لەم مانگرتنەدا و چاوەڕوانیتان لەیان چییە؟ هەر ئێستا ئێمە دەزانین کە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی کە ئەم حیزبانەی هێناوتە سەر لە یەک هەروەکوێوە لە پشت وێنەکاندا هەتانە ئەو حکمی سێدارانەیە کە لە دیژی پەخشان عەزیزی و وروشە مورادی دراوە و لێرەدا ئەوە بەخۆی گرنگی ڕۆڵی ژنانی کورد نیشان دەدا ژنانی کورد بەتایبەت لە بزوتنەوەی ژنجان ئازادی و یا ژینادا ڕۆڵێکی زۆر پێشەنگیان بوو و تەنانەت ئێمە ئەومان لە زیندانەکانی ئێراندا بینی زیندان ئێمە دەزانین لە کۆماری ئیسلامیدا گرنگترین و یا بڵین قورسترین ئەمرازی تەنبێکردن و سەرکوت و شارە بۆ ئەوەی کە ئیرادەکان تێبخات وەلی لەناو خودی ئەم زیندانەشەوە ئێمە بیرمان پەخشان عەزیزی و وروشە مورادی چۆن بە لە ڕێگای ڕێخستنی خودی زیندانیانی لە پێشداپەندی ئەوینەوە دوایەوەش لە ڕێگای ناردنی نامەکانیانەوە ویستیان کە ڕوحێکی تازە ورەیەکی تازە بدەنە بزوتنەوەی ژنجیان ئازادی دیسان حولیاندا کە هاوبەستگی لە بینی نەتەوە جیاوازەکان لە بینی بزوتنەوە جیاوازەکاندا دەربخەم و ئێستاش کە ئەوان جانیان لە مەترسیدارە بێگومان ئەرکی سیاسی و ئەخلاقی بەتایبەت لە پێشدا ژنانە
چون ئەگەر بێت و مەترسیەکە بێ ئەگەر بێت و تەنانەت باسی ئالوگۆڕی ئێمە لە خودی ئێراندا بکەین ئێمە دەبینین کە لە خودی سووریەدا ئەوان یا با بڵێن لە ئاستی جیهاندا دنیای غەرب لە پێشدا ڕوو ناکاتە ئەکتەرایەکی پێشکەوت و خواز و دموکراتیک و ڕۆڵی ژن لێرادا گرینگە کە نەهێڵێت دیسان هەمان ڕژیم گۆڕانکاری ڕژیم کە دیسان هەمان هێزی نکۆڵیکردن لە مافی ژنەکان بێتەوە سەرکە یعنی لێرەدا ژن بێگومان ڕۆڵێکی سەرەکی هەیە کە ئێمە ئەگەر وشیار بین ئاگا بین دیسان هەمان هێزێک کە لە دژە ژن بێت دژە نەتەوەیەتی بێت دژە فرەچەشنی بێت دیسان بێتەوە سەر دەسەڵات لە ناو ئێراندا و لێرەدا بەتایبەت لە سپێنەدا دیسان من بەڕاستی بانگوازی لە تەواوی گەلی ڕۆژهەڵات دەکەم ئێمە تێدەگەین کە لە بارودۆخی ئابووریدا چەندە لە ژێر فشاردان لەوە تێدەگەین کە چەندە لە بواری سیاسیشدا ڕژیمی ئێران فشاریان بۆ دێنێ گوشاریان بۆ دێنێ دەست بەسەریان دەکا شەپۆلێکی یەکجار لە گرتنی چالەکوانانی جڤاکی مەدەنی لەو مانگەی پێشوودا لە ناو ڕۆژهەڵات سەری هەڵداوە لە تەواوی ئەوانە تێدەگەین بەڵام لە هەمان کاتدا لە ئێستادا گرینگە کە دیسان گەلی ڕۆژهەڵات بە یەکدەنگی بە کۆدەنگی وەکو هەمیشە کە پێشتر نیشانیان داوە پێش هەموو شتێک لە هەڵوێستی سیاسی پەخشان و وریشە بە خاوەن دەرکەون و هەروەها دەنگی خۆیان دیسان بدەنەوە باڵ دەنگی حیزبە سیاسەکانی کوردی و ئەو پەیوەندیە دوولایەنەی کە لە بینی حیزبەکان و کۆمەلگای با بڵێن مەدەنی ئێران ڕۆژهەڵات هەیە ئەو پەیوەندیە بپارێزن کە دەبێتە ئەوەی کە با بڵێن وەزنەی سیاسی حیزبەکان دیسان لە ڕۆژهەڵات و لە ئاستی ئێران و جیهاندا بەرز بێتەوە کەواتە داوامنەوەیە کە هەمومان پێکەوە سپێنێ دەنگی خۆمان بدەینە پاڵ ئەم بانگەوازە. بەڵێ زۆر سپاس بۆ خاتوو ڕۆژی موکریانی چالاکی سیاسی سپاسان دەکەین.